بکرێت سزاکەیان تونتر بکرێت ئەوە بوو لەلایەن سەرۆکایەتی دادگای تەمیزی هەرێمی کوردستان دەستەی پێداچوونەوە بڕیارەکە دەرچوو بە تەخفیفی حکمکردنی سزای هەریەک لە مەسعود شەنگالی بۆ ماوەی 2 ساڵ و هەروەها شێروان تەهاش بۆ ماوەی 2 ساڵ سزاکەیان سووک کرا. ئێمە بەڕاستی چاوەڕوانی ئەوەمان دەکرێت کە ئەوانە ئازاد بکرێن بەڵام بەپێی ئەو مودەیە کە گیراون و هەروەها ئیفرادی شەرتی شمولیان دەکات ئەوانە ماوەی ساڵێک و 7 مانگە لە سزنن بۆیە دەبێت لە هەفتەی داهاتێ دوای هەفتەی داهاتوو ئێمە لەگەڵ تیمی پارێزەران دەست بە ڕێکارەکانی ئیفرادی شەرتی دەکەین کە بڕیارەکەی ئیفرادی شەرتی تەواو بوو ئەوانە دەست بەجێ ئازاد دەکرێن ئینشاءالله. ئەوانەی شیرازێ طبعاً ئەمە وەکالەکانمان ناردووە بۆ ئاسایش وە بەڕێز سەرۆکی دادگاش لەسەری نووسیوە کە پەنجەمەوەریان وەربگرێتن و وەکالەکان وەربگرین بۆ دۆسیەکانیان بخێنەوە بەڵام ئاسایش تا ئەو دەقەی ئیستیزابەی نییە و دۆسیەکانیان لەلایەن ئاسایشەوە تا ئێستا ڕەوانەی دادگا نەکراوە بۆی موعیدی محکەمەیان لە بۆ دابنرێ هەر کاتێک دۆسیەکانیان گەیشتە دادگا لەلای ئاسایش گەیشتە دادگا ئێمە بۆ ڕایگەشتی و ڕای دەگەینین و موعیدەکەتان بۆ ئەعلان دەکەین ئینشاءالله. ڕاستە مانگرتنیان بەبەردەوام ئەوانە زیاتر لە 6-7 جار مانیان گرتووە بەڵام بە هەڕەشە و بە فشار مانگرتنەکانیان پێدەشێنن لە چەند ڕۆژی ڕابردووە بوو مانیان گرتبوو بەڵام ئەوڕۆ ئاگادارینە ئایا مانگرتنەکەیان شکاندیە یان بەردەوامن لە مانگرتنەکانی.